بە $200 $200 باشە. ئەو کەسێک کە کارتێکی ڤاکسین بێ لەدانی ڤاکسین ئەیا بە یەکێکی تر وەکو وایە پاسپۆرتێکی مردنی مسۆگەر کردی. تۆڕە کۆمەڵایەتیەکان و بازاڕ بووە بە شوێنێک بۆ مامەڵەکردن و سەوداکردن بە کارتی ڤاکسینەوە لە ئێستادا بە شێوەی ئاشکرا بانگەشە بۆ ئەوە دەکرێت بەبێ ئەوەی ڤاکسین بەکاربهێنیت دەتوانیت لە ماوەی 24 کاتژمێردا ببیتە خاوەنی کارتێکی ڤاکسین لە بەرامبەر بڕێک پارەدا. لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ یەکێک لەو باندانەدا قسە دەکەم و پرسیار لەسەر چۆنێتی دەرهێنانی کارتی ڤاکسینی لێ دەکەم. ئەلو کاکە براچۆنی؟ باشیت؟ زۆر سپاس کاکە، ئەم ڕقەمەی تۆ لە پەیجێک بینیم نووسراوە کارتی ڤاکسین دروستەکان. کارتی ڤاکسین چۆن دروستەکەن بێ زەحمەت؟ وەڵای پێویستم پێیەتی من. وەڵای شتەکانت تەداوەیەکن بۆمان نووسیت و بەڕاستنی فەیلێزین لەگەڵ لەگەڵ کاتە توش بۆ دەرەکە پلاتفۆرم نەدەوڵەتش. شتەکانتان چی و چیتان پێویستە لە بەغا دەریەکەن؟ بەڵێ. چی و چیتان پێویستە بۆی لە ڕقەم ئەم ڕقەمەتان چی لەسرە بۆی بتان بنێرم؟ ڤایبەری لەسرە؟ ڤایبەر واتساپی لەسرە ڕەسمی کارتی نیشتمان پاسپۆرتە ڕەسمی جەنات و ڕقم تەلەفۆنەکە ئەوەی باش باشە کاکە چەندێکی تی ئەچێ و بە چەندێک دەرەچێ؟ وەڵای سعادەت و ڕۆژێکی پێشدایە بۆ دەستخۆمانی تەقریبەن دوو ڕۆژێکی پێش دەستی خۆمانیەوە. بەڵێ. ئەی نرخەکەی چەندە کاکە؟ $275. $275 کەمتر نابێ؟ شتێ خاتری پیاوی. شتێ خاتر باشە کاکە دەست خۆش بێ. ئێوە لە سلێمانی نیان چۆن؟ لە سلێمانی لە. باشە گیان دەست خۆش براکەم زۆر سپاس. چاوەکەم خانەکەم. لە ماوەی کەمتر لە 2 ڕۆژدا ئەو کەسە بە فەرمی کارتێکی ڤاکسینی بۆ دەرهێنام کە تۆمارکراوە لە وەزارەتی تەندروستی عێراقی. ئەوەی دایک و تەواو بووە و ئینشەڵا بەیانیەگات و دەستمان لەکوێ عەزەنە بێبوونی تەسلیمیتی دەم. کاکە گیان باشی کارتێکی ڤاکسین دێ بە ناوی ئافرەتێکەوەی لای ئێمە دروستمان کرد ئێستا نازانم ناتەوێت یان شتێک ناتێتۆ زۆر ئاساییە بەڵام جاریشت ناتوانانی کار دەرکەیتەوە بەرین ناو لە سیستەما هەیە و کارتەکەشت لای ئێمە و ڤاکسینیش پێی کارتە نادەنوانێ ئیتر کەیف خۆت هاگەرێتەوەتەوانێ وەرەوە دیگرۆگەر ناشتێتەوە من لای خۆم حیجزیەکەم. دەمویست لەم بەدواداچوونەدا کارتەکە لەو کەسە وەربگرم بەڵام وەکو خۆی لە پەیوەندیە تەلەفۆنیەکە داوتی بەهۆی ئەوەی ئیشەکەی قاچاغا ناتوانێت خۆی دەربخات. ئیشێکی وانە بڵێنە دەشکە زێری ئاسا نه خۆمان هەر بە تەقسیری بۆ خەڵک دێ لە بناو بەخوا ناتوانم خۆمیشانی باوکشم بە من ئیشەکە بۆی لە دەشەدی نایدەم بۆی بڕواکەی کە داخستم خۆش ئەپارەکەمان بێتی. هەروەک چۆن کارتی ڤاکسین بە پارە دەردەهێنرێت بە هەمان شێوەش لە بەشێک لە نەخۆشخانەکاندا و لە کاتی ئەنجامدانی تێستی کۆرۆنادا ئەنجامەکە لەسەر خواستی کەسەکە بە بڕێک پارە دەگۆڕدرێت لە پۆزەتیڤەوە دەکرێت بە نەگەتیڤ و بە پێچەوانەشەوە. دەرهێنانی کارتی ڤاکسین با شێوەی نهێنی شتێکی نوێ نییە بۆ بەرپرسانی کارتی تەندروستی و ئاگادارن لەوەی ئەو کارە دەکرێت. ئەوان دەڵێن چاودێری وردی سەنتەرەکانی پێدانی ڤاکسین دەکەین و هەر کارمەندێک ئەو کارە بکات ئەوە لێپێچینەوەی لەگەڵدا دەکرێت. ئەو شێوە ناچاریەی کە ڕاگەێنراوە بۆ فەرمانبەران بۆ وەرگرتنی ڤاکسین وای کردووە دەست بەرن بۆ زۆر کاری نابەجێ نایاسایی نەشیاو لە ڕێگەی ئەوەی کە بە شێوەیەکی بازرگانی پێوە بکرێ ئەم کارتە بەداخەوە من ئەمیشە وتومە ئەو کەسێک کە کارتێکی ڤاکسین بێ لەدانی ڤاکسین ئەیا بە یەکێکی تر وەکو وایە پاسپۆرتێکی مردنی مسۆگەر کرد بێ یا بێتێ دەستی ئەو کەسە.
حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتنی ڤاکسینی کردووە بە ناچاری ئەمەش وای کردووە مامەڵەکردن و دەرهێنانی نرخی کارتی ڤاکسین بە شێوەی نایاسایی زیاتر ببێت چونکە هێشتا کەسانێکن بڕوایان با وەرگرتنی پێکوتەکە نییە. یەکێکە لە سنتەرەکانی وەرگرتنی ڤاکسین سامان تەمەنی 54 ساڵە ئەمڕۆ لە یەکێک لە سنتەرەکانی پێدانی ڤاکسین خۆی کوتا ئەو دەڵێت ئەگەرچی ڕەنگە کاریگەری خراپی لەسەر جەستەم هەبێت بەڵام ناکرێت پەنا بەرمە بەر ئەوەی کە ئێستا بە پارە کارتی ڤاکسین دەردەهێنرێت. ئەمە یەکەم جارمە زۆر پێویستە ئێمە لە خواخوامان بوو شتێکی وا بێ و لەو بەڵایەن نەجاتمان بێکە لەم ڤاکسینێک لە خۆمان بین بەئیسە کە بازە کەس یەکەم تەرخەمیتیاکە نازانم لە بەرچی ئەمەکە بەڵام پیسە هاتووە و کۆرۆنایەکەی گرین چەندە زۆر بە ناڕەحەتی و بە ناخۆشی لەم لا دەرزی بەکاربێنە و حەب بەکاربێنە و عیلاج و ئەم شتانە ئێتە ئەم ڤاکسینە هاتووە بۆ بەلاشیش بێپارە ئەراوەسە لەوانێ بە پارە بۆ خەڵی سەرێ بۆ بگرتە ئێستا بەلاشە خەڵک لە خۆی نایە زۆر ئاسانە. لە عێراق و هەرێمی کوردستان پرسی گەندەڵی و بەرتیل وەرگرتن لە بەرامبەر ڕایکردنی کارێک لە دەستگاکانی حکوومەت مێژوویەکی دیێرینی هەیە بەڵام پرسەکە بگاتە ئەوەی پەیوەندی بە تەندروستی گشتیەوە هەبێت مەترسیەکە زیاتر دەکات پرسیار ئەوەیە دەبێت تاوەکوکەی مامەڵە بە تەندروستی و ژیانی هاوڵاتیانەوە بکرێت و چی دیکە ماوە بازرگانی پێوە نەکرێت. هەوراز ئەحمەد شارپرێز